بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر نائامادەیی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی هەولێری پایتەخت بەڕێز کاگە ڕێباز یوسف سەرۆکی تۆری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەروەها لە ئەستۆدیۆی سلێمانی هەریەک لە بەڕێزان کاگ نزار محەممەد چالەکوانی کۆمەڵی مەدەنی و هەروەها کاکە من کەریم ڕۆژنامەنووس بەخێراتتان دەکەم زۆر سپاسان دەکەم کاکە من با لە بەڕێستەوە دەست پێ بکەم لەگەڵ ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان سەدەها ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەیە کە لەسەر ئاستی جیاواز دابەش بوون و کاری جیاواز دەکەن لە هەرێمی کوردستان لەژێر ناوی جۆرا و جۆر هەیە لەژێر ناوی چوزانم ئازاد و هەشە متتەهەمە بۆی کە سێبەری ئەم لاولایە خۆ دەزانی ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵە ڕووداوی ئاڵۆسەیە بەڵام دەبینین ئەم ڕێکخراوانەی کە بە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و دەبرێن حزور و ئامادەیەشی ئەوتۆیان نە لەسەر شەقام و لە ناو خەڵک وەتەنانەت لاو تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەڕێی پەیچەکانی فەیسبووکیشەوە نیە بەڕێزت ئەم نائامادەیی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەگەر کۆک بی لەگەڵ پرسیارەکەی من چۆن تەفسیر دەکەی؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس خۆشحاڵم کە لەگەڵم دوور با بەڕێزایە دانیشتمە شەو بەڕاستی بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە کاک شۆڕژ من بەگشتی بڕۆم وایە ڕێکخراوی سەربەخۆ یعنی ئەوەندە کەماتوانین بڵێ نییە لەم هەرێمی کوردستانەیە شتێک نیە بەناوی ڕێکخراوی سەربەخۆ لە ڕاستی ئەوەشی کە هەبوو هەوڵی بۆیەوە پەرتەوازە کراوە یاخود حیزبە سیاسیەکان دابەشیان کردویان خەڵکیان تێغزانە و دوای هەڵیان وەشاندوتەوە بۆیە لەم ڕۆکەیە کە بینی هەندی ڕێکخراو هەیە کە بەناوی سەربەخۆ مامەڵە ئەکەن یاخود بەناوی سەربەخۆ ڕژاونتە سەر شەقام من بڕوام وایە ئەم جۆرە ڕێکخراوانە بۆ پەرتە بۆشکردنی هەندی ڕووداوی ڕاستەقینەیە ڕێکخراوی سەربەخۆ دەدنیا ئیش لەسەر پرسە هەنووکەیەکانەکە بەڵام کوان ڕێکخراو لە ئێستا ئیش لەسەر پرسێکی هەنووکەییەکە باشە کام ڕێکخراو لەسەر هەندێش دێتە قسە ڕێکخراو بوون من ڕێکخراو هەیە بەناوی پرسی سەربەخۆ لە ئێستا ئەوکو ڕێکخراوێکی سەربەخۆ مامەڵە ئاکات دێبینی شتە بەخشێتەوە چێ نازام ئاوایە بە ئاوارەکان نازەم هەندێک شتی ترە با بۆ ئاوارەکان و جلە باوە ئەمە ئیشی ڕێکخراوەکان نییە ئەمە ئیشی حکوومەتە ئەمە ئیشی هەندێک شتی پرسی حکومیە کە بێت چارەسەری ئەم دۆخە بکە بەڵام ڕێکخراوەکان لێرە سێرەن کەمپینەکەن بۆ نازم کۆمەکردنی ئاوارەکان کەمپینەکەم مەجموعە شتی تر یەک دنیا پرسی گەورە هەیە لە ئێستا ڕێکخراوەکانی شتیاب هەمیان بێدەنگن بەڵام ئەوەی کە بەڕێزت دەڵێ دیکەن ئەمان خۆی لە خۆیدا کارێکی ئینسانی نییە وەزیفەیەکی ئینسانی نیە ئەم ڕێکخراوانە ئیشی ئەمانە ینی بۆ لە ئیشەکان کەم ناکەمەوە بەڵام پێم وایە ئیشێکی گەورەتر هەیە لەما تۆ ئەگەر بتوانانی ئیشە ینی گرفتە گەورەکان چارەسەرکە یان دەستیان بۆ بەری ئەم گرفتانە خۆیان لە خوارە وردە و لە ڕێگەخرێن بۆ نمونە کا هیچ ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی لەسەر تازەترین ڕووداو کە کاکێ من بنەسڵاوی قسەی کردووە ئیشی کردووە یعنی پێشمەرگەیەکە سەر و برێت تەشن کۆ ڕێکخراوێکیشی کرد بێ ئەسڵەن لە بێدەنگی ڕێکخراوەکانە ماڵەکەش هاتووە سلێمانی یعنی ئەوەندە بێدەنگن ئەمە نمونە نمە کاگەوت کاکزار لە بەردەمایە بەڕاستی لەمای ڕابردووە لێرە بردیان قەڵبەسیان کرد بەسەر و بردیانە شوێنێکی دووری ئەم شارە کەسێک نەبوو قسە بکە ینی ڕێکخراو لێرە بە بڕای من ڕێکخراوەکانی کۆمەڵگەی کارێکی کردبێت کە لە دەرەوەی یاسا بێت دەستگا ئەمنیەکان وەزیفەی خۆیان نیە کە لە چوارچێوەی یاسا کاک نزار لێپێچینەوە لەگەڵ هەر کەسێ بکەن کە چوزانم ئاژاوە لەم شارە خۆشەویستە دروست بکە و لە دەرەوەی یاسا و ڕێساکان کار بکە باجە نابیشت بی بەڵێ وایە خۆ بریا یاسا هەبووە بۆی ئەوانەی کە ئاژاوە ئەنێنەوە بگیرانە ئەو کاتە لە پێش هەموو کەسێکەوە حیزبەکان و حیزبە سیاسیەکان وانەی کە لە دەسەڵاتان ئەوانە ئەپێشرانەوە و لێپێشیوان لێکرا و ئەمانە بە شێوەیەکی مرۆڤایەتیش بام نەک ئەو کەسانی کەیانوێ بەمانە بە دزەکان بڵێن ستۆپ ئەوانە دەستگیرکردن و بە شێوەیەکی زۆر نامرۆڤانش من کامی کە زۆر تاوانبارە کامی کە زۆر بڵین کە خەڵکیشی کوشتووە بە شێوەیەکی زۆر جوان و ئینسانیانە ئەبێ دادگا بکرێت و لە دادگایەکە کە کەرامەتی مرۆڤایەتی خۆی پارێزرا بێت ئەبێ دادگایی بکرێت و بێگومان قورسترین سزاش دەدرێت بام نەک کەسانی وەکو کاکێ منوتی کە بە پەنجەی دەست ئەبژێرن لەم کۆمەلگایەیە بیانەوێت ئیشێک وەکو ئیشەکەی خۆیان بە ڕازگۆیی ئەو ئیشانە بکەن ئەمانە دەستگیرکردن و قۆڵبەستکرێن و فرێدرن و بە شێوەیەکی زۆر ناشین و دوور لە بەها ئینسانی و یاسایەکان مامەڵیان لەگەڵدا بکرێت بەڵام پێدوانی هەر حرەکەت من لەسەر مەسەلی ئاژاوەژێڕیش زۆر جار
بەێمە وتراوە ئاژاوە ژێر لە هەر لە حەڤی شواتۆ تا ئێستا شەر ئاژاوە ژێر هەتا ئاخر جار کە حەزم نەکرد باسی کەم کاکێ من باسی کرد کە من دەستگیرکەم کە دوجار لە شیوەکە کە بەڕیان کردم وتیانێت کاری ئاژاوە ژێڕی نەکەیت ئەوە ئاخر وەڵامی ئۆتۆماتیشی هەڵبەت نەمزانیوێ ئەم قسەی بە بەڕێزت گوتراوە ینی فعلا ئەم قسەیان بە بەڕێزت گوت بڵێ من زۆر هەموو جارێک ئەوە بە ئێمە ئەوە تێمانەی کە ئەیانەوێت چرایەک لە بەردەم ئەو قاسە دزراوانەیە هەر کەسێک بیوێت چرا لە بەردەم قاسە دزراوەکانی ئەواندا هەڵکە ئەوە ئاژاوە ژێڕە بام ئاژاوە پێیان گوتی ئیتر ئاژاوە ژێڕێنەکەی چی دوت بێدەنگ من وتم ئاژاوە ژێر هەر کەسێک بێت من خۆم دەستگیری یەکەم زۆر زین شێ ئەگرێتەوە ئاژاوە ژێر ئەو کەسە ئەگرێتەوە کە موچەی ئەو خەڵقی بڕیوە کە ئەم وڵاتی خسۆت ناو تاریکاییەوە کە پەرلەمانی داخستووە کە ئەم وڵاتی لە مؤسسات دا بەڵام کاک ئاژاوە ژێر لەوانەیە لە هەندێک کاتدا تەنانەت ئەو کەسانەش بن کە دەست دەبن بۆ هەندێک مەلەف ڕەنگ ئەم مەلەفانە ئەلەو جۆرە مەلەفانە بێت کە ئەگەر بۆعدێکی قانونی پێ بدەی چوزانم مەلەفی خەتەر بەڵام مادەم دوجار کۆمەلگا دەخاتە ناو هەیەجان و شڵەژانەوە ئیتر بۆ ئاژاوە ژێر نەبێنێ آخر کۆمەلگا کەی لە هەیەجانان ئێستا کۆمەلگا لە هەیەجانە ئێستا تۆ لە دوورەوە سەیری بڵین ئەم کۆمەلگای ئێمە بکەمی کە پێوتی هەرێمی کوردستان لە دوورەوە سەیری بکە کۆمەلگایە کە ئەیبینیت بینای مەکتەبێ دەوامیتیانێ خەستەخانەیە بەیانی بای کۆ دەکا زانکۆ هەیە لە هەموو شار و شارشتی زانکۆ هەیە بەڵام کەس علمیتیانە دەوامیتیانە کە بێ ئەمە داماڕە لە مؤسساتی لە دوورەوە سیرەکەی هەیە بام کەیشتە ناوە سیرەکەی سەدەکانی ناوڕاست خەڵک لە خەیمەیە ئەژیا ئەسڵ لەو کاتانە شەر خوێنەواری و مەکتەبە بوو ئێستا نییە کاکە ئێستا تۆ مناڵێک ئەگەر تۆ هەت بێت لە پۆلی یەک بێت فێری ئەلفوبا نەبوو کە ئێستا وایە دارا دوودارەکەی بە هیچ زمان تەواو کرا ئێستا هیچ تەواو نەکرا کار ببەنە خوێنەواری دروست دەبێت ئەمە کۆمەلگایەکە ئاژاوە ژێڕەکان ئەم کۆمەلگایان ئاوا خەڵقاندووە ئەمە ئاژاوە جێڕن ئەمانی کەم کۆمەلگایان وا لێکرد مناڵ لە مەکتەبان نەبێ ئەمانە ئاژاوە جێڕەکان وایان کرد کە کۆمەلگای مەدەنی بەسملای میوانەکەم لە شاری هەولێر بەڕێز کاگ ڕێباز یوسف سەرۆکی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێری پایتەخت کاگە ڕێباز هەڵبەت قسەی ئەوە هەیە کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ئێستادا کەمترین ئامادەییان هەیە لەناو ئەو هەموو چەشمە چێشم و ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستاندا دەگوزەرن و بە قسەی کاکێمنیش بێ ئەگەر لە جوڵەشدا بن ئەوە لە پەراوێزی ڕووداوەکانیان بە کاروبارێکەوە سەرقاڵن کە لە ڕاستیدا کاروباری لاوەچین و کاروباری ئەو ڕێکخراوانەنین کە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنین بەڕێز لەو بارەوە دەڵێتی وەڵێ زۆر سپاستان دەکەم بە خێراتنی و دومیوانە بەڕێزە دەکەم طبعاً من قسەکانی کاگێ من گوێبیست بووم بەڵام بەداخەوە گوێم لە قسەکانی کاک شۆڕژ نەبوو بەڕاستی بە وازەحی گوێم لە دەنجی بەڕێزیشتان تۆزە غەڵبەغەڵ بۆ ئەوانە هەیە یوادارم برادران تاچی بکەن طبعاً قسە لەسەر ئەوە دەکرێت کە بەڕاستی من نازانم نیگەرانم بەوەی کە هەر لە سەرەتاوە دیارە ئەو برادرانە هەم کاکێ من و کاک نزاریش ئەوەی کە من لیان حاڵی بووم بەڕاستی بڕیاریان داوە بێن بە شێوازێکی نەرێنی باز لە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بکەن من بەعکسی هەردووچیانەوە لەگە ڕێز و خۆشەویستیم بۆیان من پێم وایە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوەی کە ئەو پێی وایە کاری لاوەچیان کردووە و من تەسەوەڕ دەکەم لە من بەندە لێرە بە وەکو بەرپرسی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر کە چل ڕێکخراوی فعلی تێیدا ئەندامە و ئێمە بەردەوام بووینە لە کار و چاڵاچەکانمان لە شاری هەولێر و مێدیا و چاڵاگوانە فعلیەکان منەوانە ناڵم کە بە دووسێ مانگ خۆشیان خاوەنی دەستپێشخەریەک یا چاڵاچەیەک نین بەڵام ئەوانەی ئامادەییان هەیە لە گۆڕەپانەکەدا ئەزانن کامەن ڕێکخراوی فعلی و چێش کاری کردووە بۆیە من ئەو بیرکردنەوە بەڕاستی زۆر بە سەقەت دەبینم کە تۆ پێت وا بێ هیچ ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی بوونی نیە بەڵکو ئێمە خاوەنی ئیرادە و هەڵوێستی خۆمان بووین و هەر لە ڕێگریەکان کە لە سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە کرا ئێمە لە گەرمەی حەدەسەکاندا هەڵوێستی ئێمە دیار بووە تا ئەو هاوکاریە مرۆیانەی کە بەڕاستی ئەم برادەرە زۆر بە شێوازێکی ناشرین باسی دەوەکرەمە کاری ڕێکخراوەیی نیە و بەداخەوە من داوا دەکەم کە کاگێمن یاسای کاری ڕێکخراوەیی و لانیکەم پەیڕە و پرۆگرامی دووسە ڕێکخراو بخوێنتەوە کە ئەم کارە مرۆیانەی کە ئێمە لە مانجی ڕابردوو کردومانە بۆ ئاوارەکان و
ئەوەی کە ئێمە کردومانە بەخشینەوە و بەڕاستی دابشکردنی هاوکاری بۆ خەڵکی کەم دەرامەت شانازی پێوە دەکەین و بەردەوامیش دەبین لەگەڵ ئەوەی گردبوونەوەمان کردووە لەگەڵ ئەوەی فشاری مەدەنیمان دروست کردووە لەگەڵ ئەوەی لە خەت بووین بۆ هەموو پرسەکان بەڵام دڵنیای کاگهێمن و خەڵکی دیکەش دەکەمەوە کە ئێمە وەکو تۆڕ ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر لەو هەڵمەتانێک کە کردومانە لەو هەڵمەتە مرۆیانەی کە کردومانە بەردەوام دەبین و ئەم هەڵمەتە مرۆیانە لە ئێستا دەکە کۆمەڵگەی کوردستان من لەگەڵەوەم کە دەبێ بەڕاستی مؤسساتی یعنی حکوومەت بێ معالەجەی ئەوانە بکە بەڵام وەختێک حکوومەتێک کە 5 هێزی سیاسی بەداخەوە هەر خەریکی ئیدارەدانی ئیمتیازاتی خۆیان و باچیان بە گوزەرانی خەڵک و باچیان بە موچەخۆران و باچیان بەوەنی ئەو هەموو گەندەڵیە لە وڵاتە هەیە ناچارین ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی فۆکسی زیاتر بخەینە سەرەوەی کە هاوکاریە مرۆییەکان و هاوکارە داراییەکان بڕۆین لە دەرگای ئەم دەوڵەمەند و ئەم دەوڵەمەند و ئەم ڕێکخراوی بیانی بدەین بەوەی هاوکاری کۆ بکەینەوەی مەشانازی بەوە دەکەین و بەردەوامیش دەبین تێیدا و سەبارەت بەوەی کاگەوە باسی کاگهێمن بنەسڵاوی دەکات جا من پێم خۆشە بەڕاستی کاگهێمن جارێ خۆی بکاتە خاوەن لەو کەیسانەی کە لە سلەیمانی هەن لە شاری هەولێر یعنی ناحەقیەک بەرامبەر بەهێمن بنەسڵاوی کراوە سەری تاشراوە لە شاری سلەیمانی من دەپرسم کەیسەکەی قایمقامی پێشوو چی لێ هات سەرۆکی عشیرەتی غەوارە خالیدی خوڕەسوور کوژرا چی لێ هات دەپرسم عەقید سەرکەوت یعنی کە لە ڕووداوێکی تەموو مژاوی کوژرا لە شاری سلەیمانیدا کاگهێمن و ئەو چاڵەگوانانەی ئەوێ چیان بۆ ئەم کەیسانە کردووە من دێم بەیانی لە پارێزگای سلەیمانی داوای مۆڵەت دەکەم دەڵێم با مۆڵەتی من بدەن گربوونەوەیەک دەکەم لە پێش پارێزگاری سلێمانی دەڵێم ئەوە تا خۆی چەندین جار خێزانەکەی کاکزانە قسەی کردبەوەی کە ڕووداوەکەتە داوای تحقیق دەکەم لە دۆسێکە بزانم پارێزگاری سلێمانی مۆڵەت دەدا من بێم ئەو دۆسیە هەڵدەمەوە یعنی بەڕاستی ئەم هەناسە شارچێتیە ئەم هەناسە ناڕەوایە کە قسەی پێ دەکرێت کە چاڵاگوانان دابش بوون بەسەر حیزبەکان کە کاگهێمنیش سەر بە حیزبێکی سیاسیە و پێم خۆشە بانگەشەی بێلایەنینەکە کە بەشێکی قسەکانی سەرەتای تعلیق بوو بۆ کاری تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر و هەڵمەتە مرۆییەکان پێم خۆشە ئەویش خۆی خاڵیکە لە ئەجەندای حیزبەکەی بێ بە هەناسەیەکی مەدەنیانە و نەتەوەیانە و نەشتیمانیانە ئەلتەرناتیڤ و قسە لەسەر کێشەکان بکە و ئەلتەرناتیڤی هەبێ بۆ ئەوە و سیاست بەڕاستی کاگێ شۆڕش سیاست بە لۆژیک دەکرێت سیاست بە پلان و لۆژیک دەکرێت سیاست بە عاتیفە و بە وروژاندنی شەقام و بە یعنی زەربدان لەسەر هەموو شتێک ناکرێت و ئێمە دڵنیاتان دەکەمەوە وەکو تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر بەردەوام دەبین لەو کار و چاڵەچە مرۆییانەمان لە مەواقیفی خۆمان و بە هەموو ئەو بۆچوونانەشی کە پێیان وایە ڕێکخراوەکان هیچیان نەکردووە و هیچیان لەبار نییە ناشڵەژێین و بەردەوام دەبین لە کار و چاڵەچەکان زۆر چاکە کەواتە کە من بۆچی بە هەناسەیەشی مەدەنیانە قسە ناکەی و لە ڕوانگەیەشی مەدەنیانەوە سەیری وەزیفە و کاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ناکەی هەز ناکەی ئێستا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی خواست و داواکاری هەندێک شتیان لەسەر لە کاتێکدا ئەمان معنی نین پێوەی بنمونە سیڕاع و چێشمەکەی لە لەوان 5 هێزی گەورەی کوردستانی کە خۆیان بە ئەندازەی حەزمی خۆیان بەرپرسن لەو دۆخی کە لە هەرێمی کوردستان خوڵقاوە لە جیاتی ئەوەی ئەمان معنی بن بەوەی کە ئەم دۆخە چاکەنەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ینی دەخنێنە ژێر پرسیاری ئەوەی کە بۆچی ئەم دۆخە چاک ناکەن باسی ئەوە ناکەم من کاکزارەزانانی ئەم هەناسەی زۆر ناتەندروست نییە ئەزانی بۆ ئەم برادرە بزانێت من 2008 بۆ 2009 سەرۆکی ڕێکخراوە بووم ئەو بۆی بزانێ ئەو پێڕەوەی کە دانراوە من یەکێکم لەوانەی کە لە فەرمانگە ڕێکخراوە نەحبەکان یەک نقطەمان لەسەری هەبوو حەزەکەم بۆی ئاگادار پێ برادرە ئەمە یەک دوو بەنسبەت ئەزانی ئەم کێشەیە چۆنە نەخێر خەتای هەر پێچ حیزبەکە نییە بەڵێ خەتای هەموویەتی بەڵام بۆ ڕێژ لۆژیکە نییە کە لە شارچێتی نییە کە ئەوەی لە برادرانی حیزبەکانی حیزبی پارتی کە لەوێەوە ئەم قسەیەکە نەزانی ئەمە کێشێکمانەی پێ وتێ پۆسی سەرۆ چێرێم وردیان کردوتە هێنایانتە خوارەوە ورد شیشیان کردوتەوە باسی پرسی سەرۆکایەتی هەرێمە موچە دەبڕم باسی پرسی سەرۆکایەتی هەرێمەکەی سێرەکی کێشە بۆ حیزبەکان دروستەکە باسی پرسی سەرۆکایەتێکی شارچێتیەکە تۆ تەسەورەکەی لە سلێمانی ویان لێکرەوە خۆپیشاندانە ئاکرێ ئەڵە بەیانی بێفەرمون بەیانی بابێ بەیانی مۆڵەتی نایە من یەکێکم لەگەڵ لە بەردەم ئەنجومەنی محافەزەیان خۆپش کاک نزار تۆ ژۆرە باشە فەرموو بەیانی بابێ بەیانی ئەو هەردووکمانە بۆ نایەت کاک نەخێر ئەسڵی مە بڕبان بە مۆڵەت نییە بچم خۆپیشاندان وەرگم بۆ یە قسە بکەم عەزیزم تێگەی لەسەرەوە بادیش زۆرماندا ئەمە دیفاع لەوە ناکەین بشارەوەش بەڵام بەڕاستی پێم سەیرە
ئەگەمە لە هەولێر بم بچم یارمەتی ئاوارەکان بم بەڵام پێم سەیرە سەرۆکی من لە وڵاتێکم موچەنیە بەڵام سەرۆکی حکوومەتەکەم بە خێراتنی هونەرمەندێ بکە کە نازم نای بنێم هونەرمەندێک نییە پارەیە بە تیاری تایبەت بۆ بە وەزیرەکان ناڵێ بکشێنەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان مەدەنیم بێ کوڕی سەرۆکی حکوومەتەکە سیارە 25 دەفتەری بەخشێت تۆ قسە نەکەی بڵێ باسی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکەی بەڵام یەک دێڕ نەبێت لەسەر قسەیەک نەکەی لەسەرەوەی گەنجێک لە هەولێر لەسەر فولایی دەکوژرێ باسی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەی بەڵام دێڕێکت نەبێ ئەزانین لەسەر پارێزەرێک کە بە عامی ئەشکاڵن ینی بەداخەوە بڵێ لە هەموو شارەکان هەیە بەڵام ئێمە لێرە ڕێگەمان نەداوە ئەسڵەن لەسەرەوە باجی گەورەشمانەوە قسەی زۆریشمان کردو بەڵام موشکیلەکەی ئەوەیە خەڵکی هەولێر بەنج کراوە بە ئیشەکانی سلێمانی ئێمە فەرمووتە لەکەیەک و خەڵخۆ پیشاندانەکە باشە ئەسڵەن ڕۆڵێکیان نیە ئەگەر جەنابەت ئیشە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەی بەیانی بۆ ناسە بەردەم پەرلەمان بڵێن پەرلەمانە بەکارا بکرێتەوە باشە چۆن ڕێگە ئەدەی کوڕێکی ماڵ و مناڵەکەی دەربکێت لە هەولێر چۆن ڕێگە ئەدەی باشە چۆن ڕێگە ئەگەدەی باسی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەی بەناوی کۆمەڵگەی مەدەنی هەموو ڕێکخراوە لە هەولێر دروست بە چۆن ڕێگە ئەدەی لە ئەنجومەنی وەزیران دابنیشم موچە نەبێ و کەسێک نەوێرە بێتە دەرەوە ناڕزایی خۆی دەربڕێ خەڵک تەماتە باران بری هێر کە باران بکرێ و ڕۆژەی تەماتە باران کە باران نەکرێ جەنابتان وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دانیشن لەگەڵ ئەم حکوومەتیان ڕسمەگرن و باسی چاکە و پرۆژەکەن کورە پرۆژە بۆ وڵاتە ئەزانین ئەسڵە من هیوا ئومێدێکم نەماوە لە دەسەڵاتی سیاسی وڵاتەیە گەورەترین کێشەیە وڵاتە بەڕای من ئەم پرسە سیاسیانی هێمەیە کە ورد کراوەتەوە گەورەترین کێشەیە ئەمە پرسی سەرۆکایەتی هەرێمە ئاوای لێ هاتۆتە خوارە وردیان گران شیان کردوتەوە باسی ئەوواکی ئەوە بڕم یعنی لەبەرەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کوان چییە کەن ئەمڕۆ من یەک نوقتاڵم ئەمڕۆ هیوادارم یعنی بەنهین وەرنەگیرێ بەڵام ئەمڕۆ فەرمو ئەبووایە کۆمەڵگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەولێر بانگوازیان بۆ هەموو ڕێکخراوەکان کردایە لە هەموو شارەکانی کوردستان هەر هەمیان لە کەلار و کفریەوە بێن بۆن بەردەم ئەنجومەنی وەزیران نەوەڵا بۆ بێن بەردەم پەرلەمان ئەبێ پەرلەمان لەم ڕۆژە کارا بکرێتەوە ئەوەیشی کۆمەڵگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە تۆ دانەوێت داوازی چوزانە بلایەکی سیاسی مەجموعەیەش لە مەجموعەیە کەناڵی ترشت وەرەگری دەبێ بەخشیتەوە نەعلە بەخشیتەوە پێڵاوە بەخشیتەوە ئاوا بەخشیتەوە بە ئاوارەکان و نازان بە هەندێک شوێنە ئەمانە من لە ئیشەکانی مانە کەم ناکەمەوە بەڵام قورسایی گەورە ئەوە ئیشی ئێوەیە کاکە ئیشی ئەوە نییە تۆ بچی دابنیشی مەجموعەیەشتی بەسیط بکەی زۆر بەڕاستی من هەر نقطەیە من ئەمە ئەو برادەرە لەوە تێبگە کە ئەم کۆمەڵگەی زۆر وشیارە نە بە قسەی من نەتوانێت هەڵبخەڵەتێ نە بە قسەی هەزارەهانی وەکو ئێوە وەکو ئێمە بۆیە لەم شارەیە کە باسی عەزابەکەی بەڵ لەم شارەیە عەزابێ لەم شارەیە ناخۆشیە لەم شارەیە ئیشکردنی ناشرینی هەیە بەڵام بە هەمومان بە یەک و هاوکار بین جەنابتان لە هەولێرن یەک بەیاننامە دەرکەن بەس ئەو نەبڵێن داوا لە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەین هەموو چالاکوان هەموو ئەوی کە پێی وایە ئەم دۆخی خراپە با بێتە بەردەم ئەنجومەنی وەزیران بەس ئەو بەیاننامەیە دەرکەن زان خەڵک لە کلار و کفریۆ نایە بۆ زۆر باشە ئێوە خۆتان بەشێکن لەو پرۆسەیی کە بێدەنکردنی شاری هەولێرە کاک زۆر چاکە کاگە نزار باوای دابنین ئەمە وەکو پرسیارشی ئیفترازی لە شاری هەولێری پایتەخت فشارێک هەیە لەسەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی تا بەو ئاڕاستەیە نەجوڵێن کە چوزانم ئێوە دەتانەوێت بەڵام خۆ لە شاری سلەیمانی ئەم فشارە بە قسەی ئێوە بێ نییە بۆچی لێرەش ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەمان حاڵەتیان هەیە کە لە هەولێر هەیە ئەو فشارە لە هەموو شوێنەکە هەیە مەگەر لە سلەیمانی سیستمی گەندەڵی حکومڕانی کوردی حکوم ناکە فەرقی چە سلەیمانی بێت و هەولێر بێ هەر یەک فشارە و یەکشتێ سەکاکەم باسی گرتنەکەی منی کرد کوا ڕێکخراوەکانی سلەیمانی شێباسی کرد یان ئەو برادر ناویچی بۆی کە ئەوەی هەولێر میوانەکە ڕێباسی بەڕێز ڕێباس من دەستخۆشی دەکەم قسەی ئەو ڕاستە نابێت تۆ شتێک لە هەولێر بێت لە سلەیمانی زیکە و جۆرەکە لە ئینتیازێت و دیماگۆگێت و هەوامە هەیە ئەوە درۆ دەلەسێ بەڵێ هەیە لێرەیانە قسە بە پارتیڵێ بە ئارەزوی خۆی بام یەک ناوێ فزە بکارەتی یەکێ من برادرم هەیە حچی ناشێ بە پارتیڵێ با من برادری ئەوم ژیا و نەوێرا و فزە بکات ئەمە دیماگۆگێتە ئەمە فشەفش و درۆ دەلەسەیە ئەمە نە ڕێکخراوی کۆمەلگای لێرە ئازاد قسە بە پارتی بڵێ تۆ با پێ لێرە ئەزانی چۆنە کاکە شۆژان با من باسی نخبەی کوردی وەکەم نخبەی کوردی بەڕاستی زۆرێکی لە نخبەی کوردی ئەوە ناوەی کە تەسحیایە و ئەوەی کە پرۆژەی هەیە و ئەوەی جێگادەستی هەیە و بێگوە نخبەیەکی ئینتیهازیە نخبەیە کە ئەگەڕێش چۆن لە ڕەنگێکە خۆی هینکە هیچ مەجبور نییە قسە بە پارتی بڵێ نان بڕاو خۆی نان بڕاوکە لێرە بە شانوباڵی یەکێتی ڕقی توندیش لە پارتیەک لێ و هیچیشی تیان ناهێڵێتەوە بۆی نامبڕاونە بێ بۆی کەوا جێ لێ دەبوو بۆی کەوا نییە ئیشەکەی بڕوە
من ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بڵێ ئەبێ کۆمەک کاتەوە ئەبێ یارمەتی بڵین کەسانێکێت ئاوارە بێت هەندێک چاڵچۆڵیە حکومەت پێی نازانێ بە تایبەتی کێسا کە حکومت نەماوەمانە چاڵی گەورە گەورە هەیە ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئامادەبوونیان هەیە وە من تاییدی کاگرەبازەکەم بڵێ ئەبێت ئەوە بکە با من بە یەک شەرت هەیە ئەو شەرتاوی ئەو کۆمەکی کە وەریەگرێت لە کوێوەیەت ئایا ئەو کۆمەکە هەر ئەوەیە ئەدا تێ بووی کۆمەکی ئاوارەکان بکەین یان شتێ بکەیت بان بۆ لایەنە سیاسەکان بۆ ئەوەی کە لەوێ کاکیە من ئەو دەردەی لێ بەسەراتوە لەوەرە باسی نەکە ئەمانە وایە تۆ هیچی پیشەی خۆتێ لە دەست داوە ئەو کۆمەکە بە دوو جۆر ئەیرێت بە ڕێکخراوەکان کاکە شۆڕژاران بە ماگانە بۆ وەکو بڵین ئەمە مەعاش بێت کۆمەکە لە ناو ڕێکخراوەکەشە چەند دزێک سوود لەو کۆمەکە وەرەگرن بڵین لەو مەعاشە وەرەگرن ها بینا دروست دەکەن و بۆ هین و بەڵامێتە نایەن باسی سیاست بکەن یان باسی کۆمەڵێ خوڕقاتکەن کە ئەم دەسەڵاتیان ئەو ئاسایشانە ئەیکەنەوە لەوەیە بێدە نەبن لەبەرەوەی هەموو مانگێکە چن پارە وەرەگرن چالاکیان هەبێت و نەبێت ئەمە پارەی خۆیان هەیە یعنن ڕێکخراو هەیە بەس چالاکیەکەی ئەوەیە کە مانگاناچە لە بانکەکە پارەکە وەرگێ بەس ئەو چالاکی هەیە ئەتێ ئەو پارێش چۆن دابەش دەکەن بەسەرخوانە ئەمە جۆرێکە لە کاری مافیایی ئەمە هی مانگانەکان هەیە بە فەند وەریەگرێ فەندیش وەریەگرێ بڵین 30 میلیۆنیان بە پرۆژەیەک ئەم پرۆژەیە چاودێری دارایی لەسەر نییە خۆی خوای خۆی 1 میلیۆنی لێ سەرڤەکە هەمووی لێ سەرڤەکە بیسی لێ سەرڤەکە ئەوەی کە خۆشی دەزانی ئەم وڵاتە چۆنە پارەیە بکرێتە بەردەستی کۆمەڵی خەڵکی داماوی نەکبەت کە لەم وڵاتەیە بێت و لەم ئەم کارگەی سەقەتی گەندەڵیە پەروەردەی بکە ئەبێ چی لەو پارەیە بکە لەبەرەوە من بەڕاستی بە هینی پێدەڵم حەز ڕێکخراوێک پارەی ماگانەی هەبێت وەفەن بە پارەی فەند وەربگرێ بە هیچ شێوەیەک من بە ڕازگۆی نازانم لەبەرەوەی چاودێری دارایی چاودێری نەکردووە و ئەگە ئەو ڕێکخراوانە ئەتوانن خۆیان داوای چاودێری دارایی بکەن ڕێکخراو هەیە بۆنمە ئێمە کەمپینێکمان کرد بۆ کۆکردنەوەی پارە بۆ مناڵ ئاوارەکانی شنگار هاتبوون بێ نەعل و بێ بووکە شوشە و بێ ئەوەی کەوا شەقشەقێکی بیت دەست پەتێنێکی دەست بووکە شوشەیەک بیتە دەست مناڵێک ئێمە بەس بۆ ئەوە کردبان خۆمان چین بۆ لای چاودێری دارایی داوامان لێکە چاودێری دارایی بێت تەدقیقیەوە مکەوتی کاکەوە کەمپینێکی ناڕەسمین خۆی ئەو عیلاقەتان بە حکومەتەوە نیە و حکومەت دەم پارەی نەیەوێ خەڵک وەرەگیر زۆر باشە ئەهم باقتەوای کە قسەکەم کەوا بێت تۆ ئەبێت چاودێری دارایی هەبێ هەر مؤسسەیەک لە هەر شوێنێکا بێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بێ چاودێری دارایی لەسەر نەبێت ئەبێ بە فەوزە و من کۆمەلگای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هەولێریش بێت و لە سلێمانیش بێت بە کەمتەرخەمیان ئەزانم و بەلادەریان نەزانم لە کارەکەی خۆیانە زۆر باشە کاگە ڕێباز زۆر چاکە مامەڵەکردن لەگەڵ ئەو کەیس و بابەتانی کە پەیوەندیان بە کۆمەشی مرۆییەوە هەیە لەگەڵ لە بەرامبەر هەندێک حاڵەتی مرۆیی کە ئێستا دەبینین بەهۆی هاتنی ئاوارەیەشی زۆر بۆ هەرێمی کوردستان یعنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێی هەڵدەستن هەموومان متتەفقین لەسەر ئەوەی کە ئەمە کارێکی باش و ئیجابیە لەسەر ئاستی دەرەوە بەڵام ئەیچی بۆ ئەو خەم و بۆ ئەو چاوەڕوانیانەی کە لەسەر ئاستی ناوەخۆ کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان هەیەە لەم حکوومەت و لەم دەسەڵاتە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی مەفروض وانیە لە بەرامبەر ئەم خەم و ئەو چاوەڕوانیە ناوەخۆی یانەش هەڵوێست و جوڵان هەبێ بەڵێ من کۆکم لەگەڵ جەنابێت کە دەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەسەر هەموو پرسانش فشاری جدی لەسەر حکوومەت دروست بکەن بەڵام من پێم خۆشە بەر لەوەی بە دیاریکراوی وەڵامی پرسیارەکەی جەناب بدەمەوە پێم خۆشە پەیامێک بۆ کاگێمن یعنی من یەک دوو بەرنامەم دیوە منەو خەڵکە لاوازانە نیم کە کاگێمن لەگەڵیان لە بەرنامە دابەزیوە و بتوانێت بەڕاستی بەسەریدا تێ بپەڕێ من بە تەحەداوە دەیڵێم ئەم برادەرەی کە تۆ ناود لێنا دەرکردن من بە تەحەداوە دەڵێم ئەم کاگێمن بنەسڵاوەیی کە من دەجار ئیدانێ ئەو کارە دەکەم کە بەرامبەری کراوە دەرنەکراوە خۆی ئارەزومەندانە ڕۆشتووە لەگەڵەوەی کارێکی زۆر نامرانێ بەرامبەر کراوە من لێرەوە ئەو کاتیش ئیدانەمان کردووە کە تۆ باز لەوە دەکەی یعنی کاگ شۆڕژجان من یەک پرسیاری جدی لە خەڵکی کوردستان دەکەم یعنی ئەم حکوومەتە گەندەڵەی کە ئەو چوار هێزەی دیکە بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان شەو و ڕۆژ بانگەشەی بۆ دەکات ئەم حکوومەتە گەندەڵا بۆچی تا ئێستا کە بەڕاستی خەڵکی کوردستانی تووشی ئەو نەهامەتێکرێت بۆچی تا ئێستا بزوتنەوەی گۆڕان جورئەت و جەسارەت ناکە بە فەرمی لەم حکوومەتە گەندەڵە بکشێتەوە بۆچی هێزەکانی دەرەوەی پارتی جورئەت ناکەن بە بەیاننامەیەک بڵێن دەنگ دەرانمان
لایەنگرانمان ئەندامانمان ئەوە ئێمە لەم حکوومەتە گەندەڵە کشینەوە کە پارتی سەرۆکایەتی دەکا بەڵام با من کاگەی من دڵنیا دەکەمەوە ئێمە لە پێش 27 مانگۆک و کەمپینی ئاشتەوای سیاسی لە هەموو هەولێر من و وتەبێژی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر چوینەتە پێش پەرلەمان بەو شەرتە یەک کەس نەهاتووە باشە ئێمە دەست پێشخەریمان کردووە و چەندین جار بۆ شیڤان ئازاد مجازەفەمان کردچوینە سەر شەقام و بە 24 سەعات بەربوو دایان گربوونەوەمان کردم پیاوە یعنی هەموو شت بەڕەشە بینێ من پێم خۆشە جەنابەت سەرێ لە ئەکاونتەکەی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر بدەی جا ئەزانی ئێمە چیمان کردووە و تۆ کە دەڵی بۆ ناچنە بەردەم پەرلەمان من داوا دەکەم تۆ بە جێگیری سەرۆکی حکوومەت بڵێ کە لە حیزبەکەی جەنابتە پێی بڵێ فەرم و جورئەت و جەسارەت بکە لەو حکوومەتە گەندەڵە بکشێەوە کە پارتی سەرۆکاتی دەکا بەڵام ئێوە بە سیاسەتی یعنی پەیڕەوکردنی سیاسەتی بانێک و دووهەوا خەڵکی کوردستان زۆر لەوە وشیارترە بەڕاستی باوەڕ بەو قسانە بکەوە من دەستخۆشی لەو هاوڕێیانە دەکەم لە شاری سلەیمانی کە لە دوایین خۆپیشانداندا بەڕاستی نەیان هێشت هەندێک ئەندام پەرلەمانی مزایدەتی بێن بە ئیستیسماری ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان بکەن و مایکەکە بگر بەدەستەوە بۆ کۆکردنەوەی دەنگ باشە قسە بکەن من دەستخۆشی لەو هاوڕێیانە دەکەم من دەپرسم لە کاتی دەستگیرکردنی ئەو هاوڕێیانەمان لە شاری سلەیمانیدا کە دەستەی ناڕزایەتەکانی خەڵک کاکە لە هەولێر خەڵک دەستگیر کراوە من ئەوەش ئیدانە دەکەم بەڵام لە سلەیمانی خەڵک ڕفێنراوە برای بەڕێزم یعنی تۆ پێت وابێ ئەم دیوە جەهەنەمێکە و ئەم دی و بەهشت ئاسا ئەمە زۆر زۆر تێڕوانینەشی هەڵەیە و من پێم وایە جەنابتان خۆتان دەرکەن لەو هەناسە حیزبیە یعنی بەڕاستی ئەم هەناسە شارچێتیە هەولێر پایتەختی سیاسی هەرێمی کوردستانەوە ئێمە لە هەولێر کردومانە بەڕێزت بەدە ساڵی دیکەش ناوێری ئەو مجازەفێ بکەم پێم خۆشە تۆ بێی لە هەولێر ئەو قسانە بکە ئێمە دایانجار مجازەفەمان کردووە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان فەرم و جەنابەت وەرە بەیانی بزانم چیت پێ بۆ هەولێر تۆ ئەڵێ من بابێن تۆ فەرم و دەست پێش خەرێ کۆرە ئێمە پشگیریت بکەین کاکە گیان یعنی ئەمە ئەم سیاسەتە ئەم جۆرە قسانە کە کۆمەڵی خەڵک تیار کراوە بەڕاستی بەوەی کە بێ هەر هەولێر و ڕێکخراوەکانی هەولێر یعنی تاوانبار بکە بۆی کە ئێمە هیچمان نەکردو و من تەحەدای هەر حیزبێکی کوردستان دەکەم دینارێکی دابێ بە تۆڕەکەی ئێمە تەحەدای حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە دینارێک ئێمە من هەمان لە هیچ هێزێکی سیاسی لە حکوومەت لە هیچ شوێنێک وەرگر بێ بەڵام دەبێ من کۆکم لەگەڵ کاک نزاریش بەڵام دەبێ ئەم برادەرە بەڕاستی خۆی یعنی بە دەرخە لەو هەناسەیە لەو شارچێتی و ئەوانە یعنی من ئەو خەڵکە لاوازەنین کە کاگێ من لەگەڵیان چۆتە بەرنامەوە پێشووتر جوابم هەیە بۆ هەموو قسانێک کە کردوێتی وە بەڕاستی سەبارەت بەو خۆپیشاندانانە کاک نزار تخوا من دەمێ بەس ئەوە تەواو بکەم یعنی کاک نزار باسی لەوە کرد کە کۆمەک دەچێ وەردەگرن من تەحەدا دەکەم باشە من دیسان دەیڵێمەوە تەحەدا دەکەم یەک حزبی کوردستانی دینارێکی دابێ بە من حەزم لێ نییە باسی شتی شخصی بکەم من بۆ خۆم پیاوێکم سوپاس بۆ خوا هەبوونم خەونی من بریتی نەبووە لە کۆکردنەوەی پارە خەڵکێک هاتووە هەموو خەونی کۆکردنەوەی پارە بووە هاتووە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی وەکو دوکان بەکارهێناوە حیزبە سیاسیەکان حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بە پارەیەکی کەم یعنی کڕیوینی هاتوون هەموو ناشرینەکانی کایەی حکمڕانی ئەم وڵاتیان پێ بەڵام من سوپاس بۆ خوا خەونم کۆکردنەوەی پارە نییە من زۆربەی ئەو ئیشانەی کردومە لەسەر ئەرچی تایبەتی خۆم کردووە ستافەکەم 45 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیە بەڕێستان ئەتوانن بەیانی هەر هەمیان بدوێنن و بەشێکی ئەو کارانە لە کەسە نزیکەکانی خۆمەوە پارەم سندووە بەشێکی لە دەوڵەمەندانی شاری هەولێرم سندووە شەرمم پێنە بۆ چوومەتە ماڵی دەوڵەمەندێک وتومە کاکە من پرۆژەیەکم پێ بۆ ئاوارەکان من بۆ کەم دەرامەتانی ئەم شارە ئەوە تا حکوومەت لەولاوە لا لە کەس ناکاتەوە ئەوە تا حیزبە سیاسەکان هەر خەڵکی ئیدارەدانی مەساڵحی خۆیان حکوومەت زۆر باشە بێباکە لە ئازمەریفان ئێمە ئەومان ئێستایش بکرێن برادێک دێ بە میزان پاڵەوانێک دێ زۆر باشە دەڵێ ئەمە ئیشی ڕێکخراوەی فەرمو بزانێت زۆر باشە زۆر باشە زۆر باشە زۆر باشە کاگەڕێمە زۆر باشە کەواتە لە هەولێریش و لە شوێنانی تریش جوڵە و حرەکەتی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەیە بەڵام هەر ڕێکخراوە و لە هەر شوێنە بەو شێوازەی کە خۆیان باوەڕیان پێێتی کەواتە ئەمەد بۆ قوبوڵ نییە هەر ئەوەت قوبوڵەکە ئەو جوڵەیە کە هەیە بەو شێواز و بەو تەریقەتە بێ کە خۆت باوەڕت پێێتی کاک شۆڕ ڕزانی مۆزوعەکە ئەوە نیە لە ڕاستیە من هیوادارم و هاوڕێوە تێنەگا بەداخەوە ینی
ئەو نزیکەی 20 قسەیەکی بەس هەر هاو لەسەر من قسەی کرد یعنی شتە باوالێ نەکەینێن پرسەکە زۆر لەمە گەورەترە من بێم هەر بڵێم تۆوای نا ئەمە وانە قسە دەکەی نا من وا قسە من باسی کۆمەڵگەی من ئەڵێم پێم خۆشە لە هەموو شوێنێک جوڵی مەدەنی هەبێ ئینسانێک هەبێ هەوڵکە هەوڵ باش شەقام بوو ڕژێنێ ئینسانێک بێت لە پرسە گرنگەکانە بڵێ کاکە نابێت شەقام بوو بوروژێن ئێستا لە هەفتەی شوبات بەڕێزە شەقامتان وروژان یا بەشێک لەوانەیە کە شەقامتان وروژان بەڵام دواتر چی ڕوویدا ئەزانی چۆنە ئەسڵان باسی ئەوە کرێکە حیزبەتی ئەوانە کرێزانین دەمێک یەکێ مەڵێ تۆ گۆڕانێکی لە تۆ یەکێتی بڕاکە ئێستا باسی کۆمەڵی ئیسلامێک مەڵێ تۆ کۆمەڵی ئیسلامی ینی ئەم برادرانی پارتی بەنەوەیەک خراپ کراون بەنەوەیەک هەچ کەسێک قسە بکات تۆمەتێکی بۆ دروستەکەن بۆی وێنە گەورەکە بشاردرێتەوە ئەزانی من خەمی من گەورەترە من بە وێنەی گەورەتر سێری مۆزعەکەکەم لە شتێکی بچووکە نایبینمەوە بەداخەوە بڕوام وایان منداڵانی ئەم حکوومەتەی ئێمە منداڵانی نەماوە یعنی حکومڕانی ئەم وڵاتە ئەگەر سێری دایکێکن دایگەی منداڵانی هەبێ حکومڕانی ئەم وڵاتە شتێکی نەماوە بنای منداڵان پەرلەمان پەکراوە باشە یاسە ئەتک کراوە لەم وڵاتەیە یعنی لە هەموو شارەکان مادەم پەرلەمان و یاسە ئەتکراوە لە هەموو شارەکان تێهەڵاندان هەیە خەڵک فڕاندن هەیە ئەسڵەن حەزەکەم بۆ برادرە بۆی نقطەیەک بێم لە نقطەیەک بۆی خەڵک بزان ئەو برادر بزان لەکوێ هەڵی کردووە لەم شارە بەدە کەستانی هەموو شتێ بکەن باشە بەڵام خەڵکانێکی چالای شتێ ئامادەن بۆی ڕاستیەکە کەشف بکەن سەری خۆیان لێکەنەوە بەڵام ئێوە بۆچی وەکو ئێمە نابن کاک ئەچڵ مەترسی ئێمە کەمتر لێ لە مەترسیەوە لەو شارە بەڵام بۆ قسە ناکەن لە چیە ترسن بۆ نمونە بۆ قسەیان نەکردو بۆ مناڵە وەرە هەولێر ئەستا من ناتوانم بێمە هەولێر یعنی چی سەرۆکی پەرلەمان نەیاڵێ بێتەوە لێرە خەڵکانی لۆ خراپتر نەیاڵن من دوازە داوای مەکتەبی سیاسی پارتیم لەسەر برام تۆ قسەیە ناکەی ڕۆژنامە نووسێ قسەکە تۆ قسەیە ناکەی کاکە ئەسەنەوە کەی مەوزوعە دوای ئەوە فەرمودوو کادری کۆمەڵی ئیسلامی تا ئێسش گیراون لەسەر چی نازم قومبەلە بۆ شتێکی بچووگەیە ئەسڵ تای سیارێکی بەردەم کەناڵێکە تەقێ دنیا ڕووداوی لەسەر سەرۆکایەتی حکوومەت دێتە قسە زانین تۆ وەزیر ناخۆیەتە قسە لەسەر مەوزوعە بەڵام کە گەنجێک ئەکوژرێ زانی لەسەر فولایەتی ئەکوژرێ قسە ناکرێ باشە وێنە ڕووداوەکان پەرلەمانتار هەیە ئەڵێ مەوزوعەوانیە ئەم مەوزوع ئەم دوو کۆمەڵی ئەم دوو کادری کۆمانێوانێت لەم کەناڵەوە قساکەم لەسەر باسی بەڵام ئەمە حەدەسێکی زینووە کاکێمە لە سلێمانی شا ئەو ئەمە هەیە کاک سۆر لە سلێمانی شا قسە ناکرێت تۆ بڵێ هەولێر نانە کاک نزان هەولێر و هەموو ناڕزایانە کاگری باش لە سلێمانی هەردووکی وایە یەک سیستما یەک عەقڵا یەک بیرکردنەوەیە یەک مافیاچێتیە من لەگەڵ تۆ ڕاستی ئەگەر جیاوازیەک هەبێ لە بینی سلێمانی هەولێر ناوچەکە خۆی وایە عن طبیعەتی سلێمانی و من لەگەڵ ڕایانی سروشتی سلێمانی چۆن ئەوە ڕێیەکی زۆر سێرکە کاکزە ئەزانین بۆ من پێشە شتێ من باسی و قەزەی تۆم کرد لەم شارە باشە من و تۆ هاوڕێک من زەمەنیەکە بەیەکەوە من لە شوێنێک شایشمان کردووە باشە بەس وەرە دیقەت بە ئەزانی ئەیانەوە بە بۆنەی خەڵکی ئەم شارەوە هەموو شارەکانی تر بەنجکەن هەموو بەر 24 ساعتی خۆی ماڕژێنی سەرجادە بەڵام لە هەولێر ڕەنسێکە دامی خۆ ئەوان لە سەرجادەن بۆ هیچتان پێ ناکرێت وێنەی پیشانی ئەم خەڵکی ئەم شارەکە ڕژێتە سەر شەقام بەنجکردنی شارەکانی ترە کاکە من لەسەر قسە مەدەنی لە هەولێر بەرپرسیار نین من ئەو نەڵێم من ئەو ناڵە فەرموو هەموو خۆ پیشاندا و ناڕزانی لە هەموو وڵاتانی دنیا کراوە لە بەهاری عەربی بیگرە هەتاکو لە پایتەختە ناڕزایەکان دەرنەبڕاش جێگەی خۆی نەکردەوە هیچ کاتێک نەیتوانێت بڕیارە سیاسیەکان و سەقەتیەکانی ئەو دەسەڵاتی پیشان بدرێ هەر لە بەهاری عەربی هەموو وڵاتان سێکە کاکزا خۆدە باشە زانی باشە باشە بەس ئەو ناڵێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە نامەیەک دەرکەن با بێنە بەردەم ئەنجومەنی وەزیران پەچی بخەین کاکەوانە فەرموو هەمومان بە یەکەوە یەک دەست وەرن بە ئەوانەی هەولێر بێنە سلێمانی زۆر من ئەسڵەن من حەزەکەم یەکشتی پێڵام لەوەتی بڵین من ئازاد کراوم کۆمەڵی ڕێکخراوی ئەیانەی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی لەسەر ئەم قەزەیە بەس ئێساش بەیان نەکرا ئێتکاکە ئەمە لێرە لە شاری سلێمانی بەڵێ لە شاری سلێمانی ئێساش بەیان نەکراوە نایکەن ناکرێت یان ئەو عقیدەتێکە ئەو ڵێ باشە ئەو وینەکە نایانوێت یەک کۆنگری ڕۆژنامەنووسی لێرە بەسێت تا ئێستا نەکراوە تا ئێستا نەکراوە قسەکانم نەکرد بەڕاستی ینی ئەگە مەجالم بێ سلێمانی کۆمەڵی نوخبەی ئەم ڕێکخراوانە بەڕێوە ئەو کۆمەڵە نوخبەش زۆربیان لە گیرفانی حیزبان یان بڵین سەیتەڕەی حیزبیان کراوە بەسەر من باسی هەولێر هەر ناکەم من لە سلێمانی من ئەو ئازایەتی نییە دابنیشم لە بەرسەبی تا قسە بە هەولێر بڵم پارە وەرگرم ئەوە هیچ ئازایەتی نییە هەولێر طبعا هەموو کەسێک گەزانێت گەم هەولێر ئیعلانی خۆی کرد ئەڵێ کاکە من پەرلەمانم ناوێ من مؤسساتم ناوێ من هیچ دیکتاتۆرم ئێستا بزانە لەوەتی پەرلەمان داخراوە کەس باسی دیموکراسی دەکات لە کوردستانە بۆ چکە تەواو تۆ مؤسسەیەکی وەکو دیموکراسی ئێتی کە ئەو خۆی بڵێ من دیکتاتۆرم من چی پێ بڵێم
ئەخ کاگنزار مۆزوعکە ئەمەنی لە ڕاستی ئێمە بێ وا بکەین لەم شارەش دیکتاتۆری تا دروست نەبێت ئەگە دروستیش بووە ببێ و ئیشکەین تۆ باس ئێوەکەی بەڵام لێ تێک نەچێت خۆت باش زەمن لە پێش تۆ دنیای خەزێم لەسەرم شارە بەسەر هاتووە خۆت قسەت کردووە لەسەر هەموو ئازار و عەزابەکانی مەبەسم ئەوە نییە کاگنزار مەبەسەکەم ئەوەیە ئێمە ئەبێ بە یەکەوە یەک دەست بین ئەم برادری کە لەوێ من ڕەخنەی لی ئەگرم مانەی وانیە خۆشم نێ مانەوانی حەز بە ئیشەکانی ناکەم من ئەڵێم بە هەمومان یەک دەست بین لەسەر برینەکانی یەکتری ساڕ هەر ئەم نقطەیە نە ئێرە مەلائیکەتە نە هەولێر ئەن ئێرە هەموو کەسەکانی خەڵکی هەولێرەمی ئازادن و ئازادی خواز و سربەخۆن نە ئەوانەی هەولێر ژەمی کۆی لەو دەستگیرا و سربەخۆنی پارتی بەڵام مەبەسم چییە ئەمە نقطەی ئەساسی مەوزوعەکەیە سێریکە نقطەکە ئالێرەیە نەیانەوێت دەستە جەمعیەک دروستکەین هەموو هاوڕیانە نەیان دەبوون لە هەولێر دەسەڵاتی سیاسی لەوەی کە کۆبوونەوەیەکی گشتی کە دوازار ببێتە هۆی گەڵاڵەکردنی هەڵوێست و کارێکی دەستە جەمعی لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بە هەزارەهایە چێ بەرپرسیارە لەوەی کەشتێکی وەها دروست نەبێت لە نێوان هەولێر دهۆک کۆمەلگایە قورسەر ڕێکەوە نژە تو بڵێ هەزارەها ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بێت دامنیشە بەیەکەوە ئەمە تەکلیفێکی مستحیلە و کاکە جۆرەها حیزب و ئیتیجاهات و ئەفکاری من بە پرسیارشتر بکەم ئێستا سەرڕای ئەوەی کە ئێمە چەند هەزار ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیمان هەیە لە ئێستادا لە دوای دروستبوونی ئەو ناڕزایەتیانەی کە لە دوای 27 نەوە دەستیان پێ کردووە لە دوای خۆپیشاندانەکان ئێستا کۆمەڵی دەستەی تر ڕۆژانە دروست دەبن لە نێو خۆ نیشاندەران جیاواز لەو هەموو ڕێکخرا و منەظەماتانەی کە بنای بە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و ئیش دەکەن تۆ ئەم حاڵەتە بە حاڵەتێکی تەبیعی دەبینی من کاک شۆڕش حەز دەکەم پێش ئەوە وەڵامی ئەو پرسیارە دێمەوە باشە بەس باسی حەڤەی شوباتە کردوتە چی ڕوویا و چی قانزاژێکی کرد حەڤەی شوبات ئەم کۆمەلگایی شڵەقان و دوو بڵین دیوارێکی لە نێوان مێژووی کووردا دروست کرد مێژوویە کە پێشتر بۆ خەباتی نەتەوەی بوو کردی بۆەوەی کەوە بۆ خەباتی هاوڵاتی بوون بۆ خەباتی ئازادی و دیموکراسیەت و ئەمانە هەندێک لە ڕێبەرانیشی کرد بە ڕاوێژکار لە پەرلەمان و لە حکوومەت من ئەوەنی بە پەرلەمانتاری توانی هەموو کاتێک باسی کەیدا هەموو شۆڕشی کوردی ژوایە کۆمەڵێ شەیدەی تەسخیایەن و کۆمەڵ ئیمتیازی ئەیکەن و ئەوانەی کە چوش لە پەرلەمان لەسەر مەسەلەی حەڤەی شوبات زۆربەیان دەستە جێگا دەستیان دیارە و من دەستخۆشیشان لەکەم و من خۆم کە وەرە سەر پرسیارەکەی قوربانیەکی ئەوم و دەجار لەسەر لە دوای حەڤەی شوباتەوە جیاوە من هەر دەستخۆشیان لەکەم بام ئەوەی کە فێڵیشی کردووە و بڵین هەر بڵین مەبەستی تیجارەت بووە و یان بەسەر حەڤەی شوباتی کورە بە پردێک بۆ ئەوە مێژوو ڕسوایەکات ئیشی من ئێستا لە بەردەم دیاردەیەکی بەڵام باسی من ئەوە بۆ ئەەکەم تۆ سەیکە ئێستا وەڵامی ئارە پرسیارە نیە وەڵامی پرسیارە دێمە مام حەڤەی شوبات توانی بڕیاری ژمارە دوو دەربێن کە هەموو حیزب ئۆپۆزیسیۆنێک کاکە هەموو حیزب ئۆپۆزیسیۆن ناتوانێت بڕیاری ژمارە دوو لە پەرلەمانە بستەپێنێ ئەمە نقطەیە دەوەستین لەسەر بکەین باشە بام شەڕی ناوخۆ 11,000 قوربانی ئاخرجات دێگەڵی بۆ دروستکردین کەوابێ ئێمە بە حەڤەی شوبات توانیمان شتێکی زۆر گەورەتر بکەین لەوەی کەوا شەڕی ناوخۆ شتێکی زۆر گەورەی کرد بام بەعکسەوە بەسەر لە دوای هەفتەی شوباتەوە جارش کرد بازگەکانی نێوان دێگەڵە زیندووکرانەوە بەڕێزم آخر چییە ئەوەی شەڕی ناوخۆیە نه ئفرازاتی شەڕی ناخۆیە کاتە تۆ ڕۆژنامەنووسێکی تر سنوورەکانی نوان کاکە ژیان تۆخ کردەوە شۆڕژیان تۆخی کردەوە هی مەسەلەی سەرۆکی پەرلەمان تۆخی کردووە ئەمە هەر هەیە بەام نووستی بوو زۆر بام تۆخیە کات کاک شۆڕژیان زای چۆنە وەڵامی ئەوت بمەوە ئەمەی کە تۆ ئەیڵیت حەڤەی شوبات نەیکردووە ئەم دێگەڵەیە هەر هەیە دەمێت تۆ غەبێتەوە دەمێت کاڵە بێتەوە بام هەیە و هەیە و هەیە ئەو لەو دەستەیەکی ئێستا ینی جارێشکە لە ناو خۆ نیشاندەران دروست دەبێتەوە لە دەرەوەی ئەو هەموو ڕێکخراوانەی کە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی حاڵەتێکی تەبیعیە ڕۆژانە ئێستا ئێمە دەبیستین من بڕوان بەوە هەیە ئێستا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەڕاستی کۆتاییان هاتووە لە 27 نوێیە دوای ئەوە هیچ هینێکیان نییە بتوان چالاکی بکەن بتوان شتێک بکەن ئەم دەستە و تیمە میلیانە دروست ئەبێت لە پرەکە دروست ئەبێت سەرپەرشی خۆپشاندانێکگەن بانگەشە بۆ خۆپشاندانەکەن ئەمە بە دەرنی لەوەی کەوا حیزبیتیانی لەوانەیە هەندێکان هەڕێک حیزبی بچکۆ لە ئەم دەستانی ناڕازیانیان دروست کرد بێت و بەڵام بە شێوەیەکی میلی هاتوتە پێشەوە هەندێکیشان هەیە بە دەستەی میلی وەکو شتێکی خۆڕسک دروست بۆ ناو مامۆستایانە دروست بۆ ناو کارمەندانی تەندروستیا دروست بۆ گروپی ناڕازی تەندروستیان گروپی ناڕازی مامۆستایان ئەمانە هەمووی دروست بووە ئەم شتە میلیانە بەڕاستی ئەم کۆمەلگای توانێت پێشخات بەڵام بە شەرتێک دەستگایەکی گەورەی دەسەڵاتەیە ئەچێتە ناویانەوە و هەڵیان ئەلووشێت
ئەم هەڵوشینە ئەوەی بەرگی ئەو هەڵوشینە بکەوێت ئەوە هەیە دەبێتەوە بە کوڕی ئەم میلەتە مامەوەی کە بچێتە بڵین ئەوەی کەوا بچێتە بازنەی دەسەڵاتەوە ئەوە دوجار ئەبێ بە ئەرکێکی تر وەکو بڵین بارگرانێکی تر وەکو چۆن ڕێکخراوی بارگران هەیە و سەر بە حیزبەکانە و لەناو ئەم کۆڵگە مڵگایە دیسان ئەوانش ئەبن بە بارگرانێک دوای هەڤەی شمازیش کۆمەڵی خەڵک دروست بوو لە ساحەکەەوە دروستە بوون پێ ئەگەیشتن بام دوایە ئەچین بۆ لای سەرۆکی هەرێم ئەچین بۆ پاساوهێنانەوە و دەستماچکردنی سەرۆکی هەرێم و بە وەفد ئەچوون یان ئەمە ئەم ڕەوتە میلی کە ئێستا هەیە هیوادارم سەرپەرشتی خۆپشاندانەکان بکەن بەرەو سەرکەوتن نەک بەرەو هەولێر و بەرەو بارگای حیزبەکان زۆر چاکە کاگەڕ زۆر بەرەو کوێ بڕۆن ینی بۆ بەرەو سەرکەوتن بچن بەرەو گەندەڵی نێڵن بەرەوەی کەوا بچن ئەوەی بانگەشەی بووەکەن بیهێن نەدی ئەمە بەرەو ئەوەی بەرن نەک بەرەو ئەوەی کەوا ببن بە بەیانی وەکو کاک شۆڕش باسیکە بێ بە ئەندام مەڵبەندێک لە هینەکە دامنیشیان بێ ئەندام لقێکیان ببێ بە پەرلەمانتارێک لە سەربازنی حیزبێکە خۆی ساغ بکاتەوە. زۆر کاک ڕێباز وەک لە کاک نزاریشم پرسی ئێستا لە دەرەوەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کۆمەڵێت دەستەی تازە لە نێو خۆنیشاندەران و لە نێو چین و توێژە ناڕازیەکان یعنی دروست دەبن بەڕێزت پێ وایە ئەم دەستە و ئەم شێوازی چزانم کۆبوونەوەی کە ئێستا هەیە لە ناو خەڵک بتوانێت کارێک بکە کە جیاواز بێ لەو کارانەی یا لەو وەزیفانەی کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە ڕابردوو تایرە کردویانە دەتوانێت شتێکی تازە و چزانم ناوازە بکەن. بەڵێ وڵا بەر لەوەی دیسان وەڵامی پرسیارەکەت بدەمەوە بە دیاریکرای من دەستخۆشیێکی زۆر دەکەم لە کاک نزار بەڕاستی یعنی بە هەناسەیەکی زۆر مەدەنیانە و بێلایەنانە تەحلیلی بابەتەکانی کرد و ئەوە دەرکەوت لە سلەیمانی کاکە ڕێگە نەدراوە کۆنگرێکی ڕۆژنامە نووسی بکرێ یعنی بەڕاستی ئەو حیزبە کلاسیکیانەی هەرێمی کوردستان من تەسەوڕ دەکەم ئەم حیزبانە بەشێکی زۆر ئەم حیزبانەی کوردستان فکر لە پشتیانەوە نییە ئایدۆلۆژیا لە پشتیانەوە نیە بەڵکو کۆمەڵێک بازرگانی سیاسی ئیداری دەدەن و هەمویان خەریکی یعنی فراوانکردنی ڤێلاکانیان و ئیدارەدانی پاڵاوگەن نایاساییەکانیانن و زیادکردنی ژمارە بیرە نەوتەکانیانن ئەمە واقعێکە کە بەڕاستی کاک نزار بەشێکی زۆر لە من باشتر تەحلیلی کرد من دەستخۆشی لێ دەکەم سەبارەت بەوەی کە کاری دەستە جەمعی لە هەرێمی کورد ئێمە لە هەولێر کەمپینی ئاشتەوایی سیاسی هاتوون تەنها تۆڕەکەی من 22 کەس حازر بووین و ئەو دەست پێشخەری هاوڕێیانمان لە سلەیمانی کردویانە من لە هەولێر هاتوون کۆبووینەتەوە لەگەڵیان بۆی ئەم هێزە سیاسیانە کۆکەینەوە لە هەڵەبجا بۆی بتوانین بەڕاستی ئاشتەوایی سیاسی بینینە وجود لە هەرێمی کوردستان دا تەنها ئەوە بۆ بەرچاوڕوونی کاک هێمن کە وتی تەنها تۆڕەکەی من 22 ڕێکخراو ئەمن من بەندە ئێستا سەرۆکی تۆڕی سەرۆکی لێژنەی نوێنەرایەتی هەولێرم بۆ ئەم کەمپینە و ئێمە هەر بەڕێزێک لە هەر شارێکی بۆی کاتوانەزانێ ئێمە تۆڕێکی لۆکاڵین و تەنها ئیشمان ئەوە کردووە بەڵێ پرسیارەکە ئەو دەستانەی کە دروست بوون بەڵێ ئەو دەستانەی کە دروست بوون من دەستخۆشیان لێ دەکەم لەبەرەوەی ئەو دەستانە بەڕاستی بەشێکیان لە نزیکەوە هاوڕێ نزیکی منن نەیان هێشت لەگەڵ ڕێز و حرمەتم بەشێک لەو پەرلەمانتارانەی کە بەدەنجی ئەوان و بە ناڕەزایەتەکانی خەڵکی کوردستان لە حەفتەی شوبات چوونەتە پەرلەمان ئەوانەی کە خۆیان بە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان فرۆش بەداخەوە بەشێک لەو پەرلەمە بەشێک لە چاڵاگوانان و بەشێک لە ڕۆژنامە نووسانیش تەنها بۆ ئەوە ڕەخنە لە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان دەگرن خەونیان کۆکردنەوەی پارەی بۆی حیزبە دەسەڵاتدارەکان لایەن لێ بکەنەوە بیانکەن بە ڕاوێژکار و ئەندام پەرلەمان و مدیرعام و ئەوانە بەڵام ئەو دەستانەی کە دروست بوون ئەو مۆدێلی لە سلێمانی هەیە من دەستخۆشیان لێ دەکەم و بەشێکی زۆریان هاوڕێی نزیکی منن ئەم جارە نیان هێشت ئەم خەڵکە حیزبیانە بين وتاری حیزبی لە ناو خۆپیشاندەراندا دروست بکەم بەڵێ من ئومێدی زۆرم پێیان هەیە و دوایین خۆپیشاندانی سلەیمانی زۆر بە هەناسەیەکی مەدەنیانە ئیدارەدرا و من دەستخۆشی لە دەستەی ناڕەزایەتی خەڵک و لە هاوڕێیانی دیکەش مامۆستایان هەموو چین پێشەکانی کوردستان حەقیانە بێنە سەرجادە لە حکومەت حەقیانە فشاری جددی دروستکەن حەقیانە داوای هەڵوەشانەوەی حکومەت. کاک ڕێباز گوێ لە من بگرێ بەڕێزم ئەم ئەزمونەی کە ئێستا بەڕێز ستایشی دەکەی کە ئەم دەستە و ئەم ڕخراوانێک ئێستا لە ناو هەناوی تووڕێی جەماوەر دروست بوون ئەم ئەزمونە بۆ نایگوازنەوە بۆ هەولێریش بۆ هەوڵ نادن هەولێریش لێی سودمەند و بەهرەمەند بێ.
بەڵێ دیارە کاکە شۆڕش من پیاوێکم حەزم زۆر لە سەراحەتە من زۆر سەری ئەم زۆریش حەزم لە سەراحەتە کارکردن لە هەولێر جیاوازیەکی هەیە لەگەڵ کارکردن لە سلەیمانیدا ئەگەر پێم بڵێ بۆچی ئەمە ڕەنگە یعنی مناقەشەیەکی دوور و درێژە بەڵێ ئێمە چەندین جار هەوڵمان داوە دەست پێشخەریمان کردووە کە هەشت تۆڕی ڕێکخراوەی لە هەرێمی کوردستاندا هەر 2 هەفتە لەمەوبەر کۆبووینەتەوە بۆ ئەوەی پرۆژەیەک حازر بکەین پرۆژەیەک بدەینە لە سەردانی لایەنە سیاسیەکان بکەین پرۆژە بدەین بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو کێشانەی کە هەر لە هەرێمی کوردستان ئێمە ئەلتەرناتیڤیشمان بۆ دۆزیوەتەوە یعنی ئێمە هاتوون نەهاتوون تەنها لە پشتی لاپتۆپەکانمانەوە ڕەخنە بگرین و ئێمە کە ڕێکخراوەکان لە هەولێر بەشدار بوون لە کۆبوونەوەی سەرۆکی حکوومەتیش لەوێدا بەندە من خۆم بە کاگنێ سیروانم وتم خەڵکی کوردستان زۆر بێتاقەتە لە حکوومەتەکەتان خەڵکی پێشمەرگەمان هەیە پارەی لە جیرفان نییە شیر بۆ منداڵەکەی بکرانی ئێمەوە نەبێت لەسەر خەت نەبوو بین و حکوومەت پەیامی ئێمەی پێنەگەشت بێ ئێستاش ئێمە هەشت تۆڕی ڕێکخراوەی لەسەر ئاستی کوردستان دەتوانم بڵێم پرۆژەیەکمان هەیە بۆ حکوومەت بۆی بۆ حیزبەکانش بۆی لەم قەیرانە بەڵام یەکشت هەیە کاگە شۆڕژ من پێم خۆشە بڵێم یعنی کەوتۆتە سەرەوەی ئایا فەزای گشتی چەند لەبارە بۆ تەحقیقکردنی ئەو ئامانجانەی من وەکو ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی هەیەتم یان ئایا ئەم حیزبە کلاسیکیانەی کوردستان چەند گوێ لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەگەن ئەم حیزبە کلاسیکیانی کوردستان چەندە بۆ کوردستاندا من پێم وایە مناقەشەیەکی دوور و درێژە زۆر چاکە کاک هێمن زەمان چییە کە ئەو دەستانەی لە ئێستادا ڕۆژانە دەبیستین دەبینین دروست دەبن دوجار نەبنەوە بە بەشێک لەو فەوزایی کە لە ڕابردوودا بینیومانە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ناو شەقام و چزانم کردووە کاش ڕۆژیان من تەجروبەم هەیە من لە حەوی شوباتەوە لە کاگنزارێمێکێک مدوانی کە ئەو ناڕزایەمان دڕی بەڵام قسەکە ئەمەیە لە ڕاستیە ئێمە من تەنها ئەواڵم کۆمەڵێک گەندەڵ و مافیا دەستیان گرۆ بەسەر قوتیە وڵاتەیە کۆمەڵێک چەتە ئیش لەسەرەوەکەن کە خۆیان حاکم و سالاری ئەم وڵاتەیە بن هەندێک دەوێت ئەوتە پرسی سەرۆکاتی هەرێم قۆڕخ کراوە من بڕوام وایە کێشەکانی ئەم وڵاتە بۆ موازعی قسە بکەین ینی لەسەر تەلەڤیزیۆن ناکرێت درۆ لەگەڵم خەڵکایەکەن کاکەی جان یعنی پرسی سەرۆکی هەرێم هەموو شتەکانی ئاوا لێ کردووە قسە ئەەکەی یەک لابلا دنیای کێشت بۆ دروستەکە تۆ تەسەورەکەی من هەرە من پیاوێک مشارچێتی ناکەم بەڵام بڕوان بۆ هەیە ئەزانم ئەیانوێ ئەم شارە بکەن بە نمونەی هەموو شارەکانی تر بێدەنگ بکرێت ئەوەندە خۆپیشاندان نەکرێت لە هەولێر ڕاهاتیان لێکرێت ئەزانی پارتی ئێوێ لەم شارە خۆپیشاندان بکرێت و لەم شارە خەڵک بکوژێ بۆی لە هەولێر کەس نوێرە قسە بکە ئەو بە هاوڕێ باسیوا کە دەستخۆشی لێکە چیە بۆ ئەو سیستەمە جوانیت پێشەشکرد ئێمە بووین چێ کاک نزاریەک ئەو ڕۆژە من و تۆ قسەمان نەکرد لەسەر هەندێک خەڵکی سانەوە هاتن پەرلەمانتار قسەیان نەکرد ینی ئێمە خۆمان گرێمان لەسەر قسەشیان کرد چێکە ینی تۆ ئاگات لێنی ئێمە ئاگەمان لێتی من و پیال ناوەزعەکەیا بووین بەڵام مۆزوعەکە ئەمەیە بەڕاستی ئەبێ ئێمە هدف بین لە هدفی مۆزوعەکە ینی بنەماڵەیەگەی لە وڵاتایەوێ حکمی بنەماڵی بچەسپێنە بەسەر هەمومانە ئێوێ بڵێ من ئەسڵەن قبوڵم نییە منەکو خۆم ئەگەرم شارش بێ بنەماڵی قبوڵم نییە ینی قبوڵی ناکەم کاکە دەنگی خۆم ئاڵە بڕم ناڕزایی خۆم ئەگەر من یعنی چی تۆ لە هەولێر جوڵەیەک نییە جوڵەیەکی سیاسی باشە باشترین کاری مەدەنی لە هەولێر گشتی وەکو گشتی چیە بۆ نمونە من بۆ ئامادەنیە سێریکە کارێکی ڕێکخراوێکی زۆر جوانەیە لە هەولێر بکرێت بۆ نمونە هەچ کەسێ ناڕازی بێت لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە با دابنیشێ پەڕۆیەکی چوزانم ئاشتی کە پێوترێ پرتەقاڵی هەڵبگریانەوەی ڕۆژێک بەس با ئەلام بکەن کۆمەڵگەی ئەوانی مەدەنی بەس با ئەلانی ئەوە بکەن کە هەموو دوکاندارێک لەبەر دۆخی ئەم ناوخۆی هەرێم کە وەزعەکەی خراپە ڕێبکەون بە پڕۆیی پرتەقاڵی بکەن بە سیارەکانیان بە دوکانەکانیانەوە کلێتی پرتەقاڵی بکەن بەسەریان کاک شۆڕژ بۆ بورە من کەمترین قسەم کرد لە ڕاستیە مشکلەکە ئەمەیە کۆمەڵگەی کوردی بریندار کراوە بە مجموعی عەقڵ کە لە بانگراوندی سیاسی سەرەوە نە من نە کاک نەزار نە ئەو برادرە ناگەینە دەرەنجامی ڕاستەقینە هەتاوەکو سوڕەیەکی بەقوەتی یەکگرتنی کۆمەڵگەی کوردی دروست نەبێ بۆ نمونە ئەو هاوڕێ لە هەولێر نییە واتی وا هەوا هاوکار و پشتیوان و پەنابم لەگەڵی کەوتی بێن بە ئەو شوێنە هەومان بچی من بەیانی زوڵم لێ یەکرێت لە سلەیمانی پێی بڵێم هەموو کۆمەڵگای ڕێکخراوەکانی مەدەنی بێن بە هەومان دەستە جەمعێکی جوان دروستکەین کاکە باشترین شت ئەمەیە لە من نمونەیەکی حی هەیە یەک دنیا نمونەی زیینو هەیە کاک نزار یعنی من تێگەشتم لەوەی ئەم کۆمەڵگەی کوردی دەسەڵاتی سیاسی بە هەموو ڕەنگەکانیەوە ها بە هەموو ڕەنگەکانیەوە خەریکی ملهۆکردن و خەریکی بە کۆیلەکردنی کۆمەڵگە هەر یەکەو لە پێگە و شوێنی و زانەیە ئێمە بێمە بقرتین بچڕێنجات چۆن نووسڕین نازان زۆر چاکە دوا پرسیارم با بۆ تۆ بێ کاک نزار پێت وایە لەدایکبوونی ڕۆژانەی ئەم هەموو دەستانە لە هەناوی تووڕەیی و چوزان ناڕەزایەتەکانی خەڵک بەڵگە بێ لەسەر فەشەلی
ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستان. ئەزانی خۆن لە هەموو وڵاتێکە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ناتوانن بڵێن سەرپەرشی وەزعێکی ئاوا بکەن کە فەسادێکی زۆر هەیە گەندەڵێکی زۆر هەیە بڵین وەزعێکی بڵین شمولی گەورە کە ئێستا وەکو بەحرێک لە کێشە ئەم کۆمەلگای دروستکرا هەموو ئیشی کۆمەلگای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی نییە. ئێستا هەموو چینێک نییە ڕێکخراوە بۆ خۆی دروست دەکات دەستەی بۆ خۆی دروست دەکات و نوێنەری چینەکەی خۆی بێ مامۆستانی زانکۆ پێمتی لە تەندروستی هەیە. ئەمەش شتێکی زۆر بڵین واری دەکات شتی بەڵام بەداخەوە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی سسترینی ئەو هینانەیە خۆی ئەوایە ئەوان ئەو دەستانیان دروست کرا سستە بەڵام ناڵم من زەربی سفری بکەین و بەتەواوەتی وە زەربی سفر ناگەن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەستەیمانیشە هەیە ئیشی کردووە و کاری کردووە و لەنا ئەو تۆڕانیاوی کە دەستەی هین دەستی ناڕازەکانی خەڵک کاگرەباز باسی کرد کۆربەندی ناڕازەکانی خەڵقەیە بەرەی خەڵقیش هەیە لەناو ئەمانەشە خەڵقیش هەیە کە کۆمەلگای مەدەنین و لەناو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەناو ئەو دەستە میلیانەشە هەیە غایب نین غایبێکی بەتەواوەتی بەڵام لە چاوی کە 200,000 بێ ئێستا لە مەعاش لە موچە خۆر ئەچن لە چاو ئەو هەموو ڕێکخراوەیە بڵێ زۆر حەزەکەم شتێکی تریش بڵێم کاک هێمن با ئێمەش لە هەولێران نەڵێین هیچ شتێک نییە و بێدەنگی هەیە نەخێر خۆپشاندانیش بووە لە زاخۆش و لە دووهۆکوش بۆ مەسلەی ویدادی نیە لە هەولێرا لە پێشاکرا لە دووهۆک لە پێش سلەیمانیاکرا ئەسڵ لە سلەیمانی ئێمە بەشدار بووین لێکۆڵینیان لەگەڵاکردین بۆ ئەم نازەم لە هەولێر لێکۆڵینیان نانێشتووە تەرمەکەی کە چووەتە تەواری ئەوێ دایکواکەنیان توانێت زۆر باشە زۆر باشە بە کورتی وەڵام کاک نزار ئەم دەستانە بەڵگەی پەرسەندنە لە هۆشیاری خەڵک بەوەی کە جارێشتر سوزانم ئاسان ڕێشمەی خواست و داواکاریەکان نەدەنەوە پەرسەندێکە لە هۆشیاری بام کاردانەوەی زیاتر کاردە من ئەزانی چۆنە لەگەڵ ڕێزمە مامۆستا ئێستا مەعاشەکانی بۆ هینکەیتر ئەڕاتەوە ئێتی حەقیەوەی نیە سەرۆکاتیێرم چی لێ حەقیەوەی نییە کۆمەلگای کوردی بێ پەرلەمانە بێ ئەو مشکلەکە ئەوەیە ئەزانێت ناڕزایی بریتێ لە وەرگرتنی موچە ئەوە شێک ئەویش هەمیان نا من زۆر زۆر سپاسانەکەم زۆر بەڕێز کاگە ڕێباز یوسف سەرۆکی تۆڕی ڕێکخراوە مەدەنیەکانی هەولێر سپاس دەکەم بەڕێزم کار لە هەولێری پایتەخت لەگەڵم بووی هەروەها زۆر بەڕێز کاکێ من کەریم ڕۆژنامەنووس هەروە زۆر بەڕێز کاک نزار محەممەد چالەکانی کۆمەڵی مەدەنی زۆر سپاسی ئەوی بەڕێزیش دەکەم خواتان لەگەڵ